بەڵێ دیارە ئەو دۆخە ئێستا لە کەرکووک بە تایبەتی دەگوزارێ دۆخێکە پڕ لە کێشە و مەشاکل پڕە لە گرفت پڕە لە نەعەدالەتی و بە بڕای منش ئەوەی کە ئێستا دروست بووە ئەگەر بگەڕێنەوە پێش 16 ئۆکتۆبەر لەسەر ئەو وەزەی کە ڕووی داوە و ئێستا کاش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە هەمان شێوە کۆمەڵێ گیر و گرفت هەیە ئەگەڕێتەوە بەوەی کە حزب و لایەنە سیاسەکانی خۆمان تا ئێستا تەباو ڕێک نین بە تایبەتی لیستی برایەتی کە لیستێکیان پێکێنان لە سەردەمی با بڵێن 2005 بوو باڵێ ئێستاکانە ئەو لیستە ناڕێکن لە ناو یەکتریان ناتوانن کۆ ببنەوە ناتوانن چارەسەری کێشەکان بکەن و ئەو دۆخەی کە ئێسش دەگوزارێت لە ناو کەرکووک و ڕنگدانەوەی ئەو ناتەبایی و ناڕێکی لایەنە کوردستانەکانە بە تایبەتی یەکێتی پارتی بۆیە خوازیارین ئەو دوولایەنە بێن بە دەنجی خەڵکەوە ئەو چیر و گرفتانەی کە ئێستا لە کەرکووک ڕوودەدەن و چارەسەری بکەن و بە تەنسیق لەگەڵ حکوومەتی مەرکەزدا چارەسەری گرفتەکان بکەن ئەو مشکلەی ئەو دوولایەنەی ئێستا کە دەگوزارێت لە عێراق بە تایبەتی ململانەکانیان گەشتوەتەوە ئاستەی لەسەر پۆست و دەسەڵات ململانێ دەکەن بەبێ ئەوەی بگەڕێنە بۆ بەرژەوەندەکانی خەڵکو بۆ بەرژەوەندەکانی ناوچە دابڕاوەکان بە تایبەتی کەرکووک بۆیە لە کەرکووکە ئێستاکانە کۆمەڵی گرفت و کێشە هەیە مەسلەی نێوان با بڵێن عەرەب و کورد بە تایبەتی لەسەر ئەو زەوی زارانەی کە ئێستاکانە جوتیاران چاندویانە گرفتێکی زۆر هەیە لە زۆربەی شوێنەکان تاکی دەکەنەوە لەسەر کە ئەو بەرهەمەی کە هاتووەتە بەرهەم ئێستاکانە بەشیکەن 50 بێ کە ئەمەش نەعەدالەتیە ئەمە ناڕێکیە و صاحب حەق بەو شێوەیە کە لەگەڵە تەعامل دەکەن ئەمە بەڕاستی دۆخێکە کە مەترسیدارە شتی گەورەتری چاوەڕێ دەکرێت بۆیە خوازیارین لایەنە سیاسیەکان بە دەنجی ئەو خەڵکەوە بێن و چارەسەری ئەو کەم و کوڕ و ژیرفتانە بکەن کە ئێستا دەگوزارێ بۆیە بە بڕای من ئەگەر چارەسەری ئەو بابەتە نەکەن شتی خراپتر چاوەڕوان دەکرێت ئەو دەسەڵات و لایەنە سیاسیانەی کە ئێستا لە کەرکووک و ناو بەناو کۆ دەبنەوە باوەڕیتان بێت پێم وایە زیاتر بەس گفتوگۆیە هیچ هەنگاوێکی جدی و عملی نانن بۆ چارەسەری ئەو دۆخە واكبت الحالة اللي موجودة بقية المحافظات اللي صارت بالبصرة بالحلة بەداخەوە جارێکی تر کێشەی زەویزار لە نێوان کورد و عەرەب لە شاری کەرکووک سەری هەڵدایەوە ئەم کێشەیە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ نەتەوەکانی شارەکە دەبێت بەپێی دەستور و یاسا عێراقیەکان مامەڵە لەگەڵ ئەو دۆخەدا بکرێت مادەی 140 چارەسەری بۆ ئەم کێشەیە خستوەتە ڕوو بۆیە گرنگە سەرجەم لایەنەکان فشارەکانیان بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە چڕ بکەنەوە ناکرێت تا ئەبەت ئەم دۆخە لەگەڵ کەرکووکە بڕوات و بەردەوام بێت چونکە بەردەوامبوونی ئەم دۆخە ئاشتەوایی کۆمەڵایەتی نێوان پێکاتەکانی کەرکووک دەخاتە مەترسیەوە ئێمە لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 دەستور داین یاسا چ بڕیارێک بۆ ئەم ناوچانە ئەدات فەرموو بابیدات بەڵام ناکرێت کورد و عەرەب و تورکمان لەم شارە لەسەر ئەوەی کە یاسا ناتوانێت ڕێکیان بخات بکەونە کێشەوە و شەڕ و ئاژاوا لە نێوانیاندا دروست بێت وەقی بە ئاراستەیەکی زۆر خراپ بردووە وەک دەزانین لە دوای 16 ئۆکتۆبر ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراقی زیاتر دەسەڵاتی لە شاری کەرکووکدا دەسەسپێن و لە ڕێ ئەوەشەوە عەرەبەکانی ئەم ناوچەیە هەوڵ دەدەن زەویزارەکانی براکوردەکانمان لەم شارەدا داگیر بکەن وەکەوە دەبینین لە ڕۆژانی ڕابردوودا لە ناوچەکانی دووبوز و لە داقول نۆمەتیخانە بەشێکی زۆری دەقڵودانی براجوتیارەکانمان سوستاند و ئەمە شەوکارەکەی دەگەڕێتەوە بۆ ناتەبایی نێوان حزب کوردستانەکان بەداخەوە ینی تا ئێستاکانە نایانتوانیوە لە شاری کەرکووکدا مەجلیسی مەحافەزە کۆ بکەنەوە بۆ دیاریکردنی پارێزگاری کەرکووک و دەست بەکاربوونەوەی بۆ جارێکی تر کورد لە شاری کەرکووکدا هەڵسێتەوە چیتر عەرەب و تورکمان لە شاری کەرکووک نەتوان غەدر لەکەوتکەن تاکو دۆخەکە بەم شێوەیە بێ دڵنیا دەکەمەوە کورد لە شاری کەرکووکدا زیانی زۆر گەورەتری بەردەکەوێت دیسان دەگەڕێتەوە بۆ ناکۆچی نێوان هێزە کوردیەکان بە تایبەت دوو هێزی دەسەڵات یەکێتی پارتی لە شاری کەرکووکدا ئەوەنەی خەریکی کۆکردنەوەی مڵک و سامان و ئەوەنەی خەریکی کڕینی خەڵک بوون لەم شارەدا ڕعبی ئەوە خەمی خاچی کەرکووکیان نەبوو خەمی گەڕانەوەی کەرکووکیان نەبوو بە باوشی هەرێمی کوردستان ینی دۆخێ بوو لە کەرکووکدا حزبەکان ئاگان لە خاکی کەرکووک نەبوو بە تەنیا ئامانجی ئەوان کۆکردنەوەی پارە و سەرۆت و سامان بوو لە شارە ئەم نەتیجەکەشمان بینی بەم ڕۆژە گەیشت